بەڵە بەڕێزان لە تەوەرەی یەکەمدا باس لە بابەتێکی گرنگی ئاینی و ئیمانی دەکەین بێگومان، ئەویش گەوری و پاداشتی فێربوون و لەبەرکردنی قورئانی پیرۆزە. بێگومان قورئانی پیرۆز بەرنامەی ژیانم بۆ هەموو لایەک و بەتایبەت بۆ موسڵمانان خۆی پەروەردگار لە ڕێگەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ناردوێتی. فرمودەیەکی شیرینی پێغەمبەرمان هەیە دەفەرمێت خەیڕکم من تعلم القورآن وعلمه، باشترینتان ئەوانن کە فێری قورئانە بن و هەر خۆتان کە فێربوون خەڵکی دیکەش فێرەکەن. پێغەمبەر صلی الله علیه و فەرموویەتی لە فرمودەیەکی دیکەدا لەگەڵ هاوڵەکانی فەرموویەتی هەر ئاەتێکتان بیست فێری بوون ئێوەش ئەو ئاەتە بگێنن، یعنی بە کەمی مەزانن. جا ئەگەر فێربوون ئەوەندە پلەپایی هەبێ ئایا مەقامێکی ترمانەیە کە ئەویش حیفزە لەبەرکردنە. ئێمە ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی، مامۆستای ئاینی کە وەسواسەوە لە ستودیۆ میوانە، ئەم تەوەرەیە گفتوگۆکەین. مامۆستای بەڕێز بەخێر بێت. مامۆستاکە هەر لەو فەرمودە شیرینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ینی ئاماژەم پێکرد دەست پێ بکەین، باس لەوە کە باشترینتان ئەوانن کە فێرە بن و خەڵکی دیکە فێرەکەن. يعني لبركردنيش أشياء أم مقامه يعني لمش برستره لفيربون وخلق فير كردن براستي. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلى الله عليه وسلم لبان لا برستانو توابي نداني برز وخوشويست. طبعا هل هم فرموديك برزت أماجد بيدا أو كسانك جراي من أنت ولا بيغمر إخوة عليه الصلاة والسلام، أما السلسلة كانك أبو عبد الرحمن السلمي رحمة إخوة اللي بيت كأبو عبد الرحمن السلمي ما مصاي إمامي عاصم بوا يما كدلين دا قراءتي متواتر ما هي جاء دا قراءتا يكان قراءة إمامي عاصمة، جاء إمامي عاصمة ما مصاكي أبو عبد الرحمن السلمي بوا، أبو عبد الرحمن السلمي تابعي بوا تلبي الصحابة بوا يجيك لو سيسي للرجالك أنفر مدي جراوتوا كاتي لسدام إمام عثمان أخوالي الرازي بكدينيري بو كوفة بو عراق لسدام إمام عثمان كان مصحفي كان نسيوة توا هم مصحفي نادو بو الشاري يكو كسكي شارزاي لقال ناردو أم مصحفي كدينيري بو كوفة أبو عبد الرحمن السلمي لقال دانيري كديتا مزقوتكي كوفة ما وي تشل دانا صال كان يجي بياني كدو هتا يجي عيشا مزقوتي بجينا يشتو وتيان أمهم ما وزورا ما عندو نبويت يعني تشون أواتو خزانة منالة أو هم كاتب بيوز بي بمزقوتو فمي ما أقعدني إلا هذا تنها أنفر مدي بيغمر إخوة عليه الصلاة والسلام مني دانشانون لمزقوت كأوهم ما ويب بردوام خارجي تعليم وتحفيظ القرآن بوا لنا مزقوتها دام براسيب لو بايكي زوز وقوريه كبيغمر إخوة عليه الصلاة والسلام آماجي بيكدوا وفرميتي من علم آية كان له ثوابها ما تليت. هل كسيك آية فيري كسيك بكا حتى أو كسا أو آية بخوانيتو أم بعداشي بو أنسيت لبرو ما بيوتري صدقي جارية يعني خيرك نبراو بردوام تو كسانك فيركي أوانش كسانك ترفيرك أنجا هلاني كما وكسا تو سوري فاتحي فيركيت باشا بدوم لن يوجكاني دادي خوينت بدوم صدقيك جاري بو كسي كوا أم فيري كدو ومراتبي خويندني قرآنش طبعا شن مرتبيك يكمين أن سرتا كيويك إنسان خوي فير بكات دوهم مرتبة أوي كوا فهمي بكات تي بكات سيهم مرتبة أوي كوا لبري بكات شوار مرتبة أوي كوا دعوي بوبكات وبيجيني بخلق كتير بينجم مرتبة أوي كصبر وآرامي بقري لسر أو طبعا هو كاتي أوي خواندو كدني أوي ليبراني أوي الإنسان قال صبر وآرامي نبيت ناتواني تحملنا كوازي ليدهينت جاء معنا طبعا مرتبانا حتى بروا جودة تربي دقا كاسا فهمي بكا وتي بكات زيادة استفادك على القرآن اگر هاتو لبري بكات بعد اشتكي زيادة اگر هاتو دعوة جوازي بو بكات طبعا خوي كردوي بي بكات وعملي بي بكات ودواء ودعوة بان جوازي خاتشي بو بكات طبعا بعد اشتكي زيادة ولو بعداش زوج جولاني كوا هي بو كسيك براسي كوا قرآني بيروز لبركات شو كسيك قرآني بيروز لبركات يعني أواني بلي قرآن لبركدن بما ويشي كم يعني ما ويشي زوري دبي دوا روجانا دبي دوباري بكاتو بودو من اسم أو
بەرانی لە مەدرسەی خۆمان کە خەریکی لەبەرکردنی قورئانن بۆ نمونە ئاەتێکی خوێندنەوە ئەم ئاەتە دەبێ 30 جار بێلێتەوە ئاەتی دوای ئەوە و ئەم لاپەڕەیە دەبێ 30 جار بێلێتەوە یعنی تۆ لە هەر لاپەڕەیەکە وەکووا جوزء و نیوێکت خوێند دەبێت ئەمە تەعاً چەند ڕۆژە لەبەر یەکەی لە دوای ئەوە لە ڕۆژی جمعەیە پێداچوونەوەی ئەوەکەی کە لەم 6 ڕۆژەدا کردوتە یعنی تۆ بەردەوام ژیانت لەگەڵ قورئانە ڕۆژانە کاتێکی زۆر تەرخانەکەی بۆ قورئان کاتێک کە زانیم کەسە کە قورئانی پیرۆز ختمەکە ئەو کاتێک کە ختمێک بۆ نمونە ئەگاتە لەبەرکردنی قورئانی پیرۆز و ختمی دەکات و تەواو دەبێ تا ئەم ختمەی کردووە لە ڕەنگە چەند هەزار ختمی قورئانی پیرۆزی کرد دەبێت چونکە ئەوە لەگەڵ خۆی قورئان کە خوای گەورە فەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر قورئان خۆی ئاسانە بەڵام پاراستنەکەی قورسە ئێستا تۆ بدوی قورئان لەبەرکەی ئاسان دەتوانێت قورئان لەبەرکەی بەڵام چۆن ئەم قورئان لەبەرکردنە دەیپارێزێت چکە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی تعاهدوا القورئان بەردەوام بیخوێنەوە سوێن بەوەی نەفسی منی بەدەستە چۆن ئەگەر وشترێک کە بەستوتە تەوانێ و پەتێک لە من لایەتی ئەگەر هات و دەرچوو ئەو پەتە چۆن دەڕوا بۆ ناگیرێت و ئەوە قورئانیش کاتێکە زانی ئەڵێ دەجوزم لەبەرە بەڵام ئەڵێ جوزئێکی بەباشی لەبەر نییە لەبەرەوە یعنی بەردەوام وتنەوەی ئەمە کارێکی زۆر گرنگە کە ئینسان دەبێت بەردەوام لە خزمەتی قورئان نابێ اینجا دوای قورئان متەشابیهاتی زۆرە قورئان لە یەکچووی زۆرە لە شوێنێکە کار دەیە والله سەمیع علیم لە شوێنێکە ئەڵێ والله علیم حکیم والله عزیز حکیم والله شکور حلیم ان الله سمیع بصیر سمیع علیم یا چەندین ئاەتمانێ جاری وهەیە جیاوازیەکەی وشەیەکە ڕاست یان لە شوێنێکە چۆن ئەڵێ ذلك لە شوێنێک تر ئەڵێ وذلك يعني ئەمانە متەشابیهاتی قورئان لەبەر ئەو کەسەی کە تەماشاکەی گاتە لەبەرکردنی قورئان ئەمە يعني زانستێکی زۆر گەورەی لەلایە يعني لە تێکڕای زانستەکان بەڕاستی گەر فهمی بکات و تێبگات چونکە بەڕاستی ئەوە يعني داواکاریکی زۆر گرنگە کە ئێمە بە ئەهلی قورئان بڵێن قورئان خۆ تۆ ئەوە نییە ڕاستە ئێمە لە پێناسەی قورئانە ئەڵێن المتعبد بتلاوته ئینسان بەس خوێندنەوەی قورئان عیبادەتە تێشی نەگەیت کابراایك و دەیخوێنێتەوە یەکێ تورکە یەکی ئینگلیزە قورئان خوێنێتەوە تێی ناگە هەر خوێندنەوەی عیبادەتە بەهات بیتێ لە قورئان خۆی گەورە 10 حەسەنە و 10 چاکەت بۆ ئەنووسێت بەڵام ئینسان کاتێک کە فەهمی قورئانەکە و لە قورئان تێکە بەڕاستی زۆر زیاتر چێژی لێ بینی چۆ قورئان لە تێگەیشتنەکەی و لە فەهمەکەی قورئان بە زمانی عەرەب دابەزیەوە بە زمانی قوڕیش دابەزیەوە بەڵام کاتێک کە ئەوان ئەیانود إن هذا إلا سحر يؤثر يعني پێناسەی قورئانیان بە سحر و جادووە کرد کە ئەمە يعني تەئسیر لە خەڵکیەکە خۆی گەورە فەرمووی ئەگەر ئێوە باوەڕتان نییە بەم قورئانە قل لئن اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله نمونە ئەم قورئانە بێنە ئەگەر ئێوە باوەڕتان پێی نییە لە قۆناغی دووەمە خۆی گەورە فەرمووی فأتوا ب10 سور مثله تەنها 10 سورە لەم قورئانە هەر نەیانتوانی دوای خۆی گەورە فەرمووی وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة تەنها یەک سورة کە ئەوان نەیانتوانی خۆ هەر ئەوە نییە کابرا بێ بۆ نمونە چەند کەلمەیەک ڕیز کات وەکو کابرا هات قورئانی دانا الفیل و مەلفیل وما أدراك ما الفیل يعني وا ئەزانێت قورئان کابرا گە بێ نمونەی قورئان بێنێ بڕات چەند کەلمەیەک ڕیز کات قورئان خۆی کاتێک کە تۆ دائەنیشیت يعني وشەکانی خوێنی توانێ بۆنمە کاتێک دەڵێ بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم حدث پێکردنەکەی بۆ خۆی معجیزەیە ذلك الكتاب لا ريب فيه لێرە بۆ ذلك وتۆ بۆ وشەیەکی تری نەوتوە لێرە کە ئەڵێ الكتاب وشەیەکی تری بەکار نهێناوە کە وشەی ڕیب فەرمێ لا ريب بۆ وشەیەکی تری بەکار نهێناوە يعني ئەمە هەمووی دقائق و وردەکارێکی زۆرە لە قورئانی پیرۆزە زۆر باش مامۆستایا دەبینین کە لێسەدا لە پشووی هاوین داین و خوێندنی لە قوتابخانەکاندا الحەمدلله بینی زۆرێک لە خێزانەکان منداڵەکانیان دەبن ئەو مەدرسانی کە فێری قورئانی پیرۆز دەبن تا چەند گرنگە بۆ خێزانەکان بۆ دایک و باوک خۆشەویستی قورئان لە بەرکردنی قورئانی پیرۆز لە منداڵی و لە ناخی منداڵدا بچێنێت تاوەکو خۆشەویست بێ لەلایەوە لەگەڵیدا گەورە بێ هاوشەوی زۆرێک لەو دەوراتانی کە هەن کەوانش بۆ خۆیان سوودی تایبەتیان هەیە زمانە هەر شتێکی دیکە هەیە بەڵام ئەمەش بۆ خۆی زۆر گرنگە خۆ هەموو ڕۆژێکیش نییە پێم وابێ ئەگەر بکرێ هەفتەی 2 ڕۆژ یاخود ڕۆژێکە تا چەند گرنگە خێزانەکان ئاگاداری ئەمە بن وە گرنگی پێ بدەن بۆ منداڵەکانیان
خۆی ئەم پرۆژەی بڵاوکردنەوەی خزمەتکردن بە قورئان و لە خزمەت قورئاندا و گرنگی پێدانی لە زۆر لاوە بەڕاستی ئێمە گرنگە ئیشی لەسەرکەین. دەستخۆشی لە جەنابتانەکەم بەرنامەی بەڕێستان کە کردوتان خۆی گەورە پاداشتان باتەوە جۆرێکە لە وشارکردنەوەی خەڵکی و دایک و باوکان بۆ ئەم بابەتە گرنگە. بەڕاستی دایک و باوک یعنی بەرپرسیارە لە مەسەلەی پەروەردەکردنی مناڵەکانی. ئێمە ڕەنگە شتێک هەیە زۆر جار بیسبێتمان بە تایبەت لە چەند ساڵانێک لەمە و پێش کە باوکی وە هەبوو دەویت بەخوا من بۆ خۆم کوێرم نەخوێنەوارم با مناڵەکەم وەکو خۆم دەرنەچی ینی کابرا نەخوێنەواری بەوە لێکەدایە وەکو کابرا نابی نابێت. ئەیوو با من منداڵەکەم فێری قورئانی پیرۆز ببێت دەیهێنا لای مامۆستایەک تا ئەندازەیەک بەڕاستی هیمەتیان زۆر بوو ینی خەڵکی زوو حتا دەچونە لای مامۆستایان دانیشن دەی مامۆستا بزانە فاتیحەکەم ڕەوانە مامۆستا بزانە تەحیاتەکەم ڕەوانە. حتا لە ساڵی 2008 ئەو کاتەکە لە زانکۆ بووم ڕئیس قسمەکەمان مامۆستایەکی بەڕێز بوو دکتۆرای هەبوو لە شەریعەیە لە نزیک ماڵ خۆمان لەوێ خەتیب بوو. جا لە فرسەکانە گەلێ جا بانگێک کردم بۆ ئامادە دەیوت بە قورئانەکەم چۆنە با سوورەی فاتحە بخوێنم بزانە ڕەوانە با ئەو سوورەتانە ینی هیمەتێکی وای هەبوو ماشەڵڵا بۆ هەموو شەهادە و عیلم و هینەوە بەڵامی با خەڵک ینی ڕخنەم لێ نەگرێت قورئانەکەم ڕێک و پێک بێت تەواو بێ هینەکەم. ئێستاش الحەمدولله ینی دەبینین خەڵکانێکن سوپاس بخۆ ینی لە ئاستی زۆر گەورەدا چەندین مامۆستای ئاینیمان هەیە کە بڵێن 30 ساڵە 35 ساڵە لە مزگەوت و میحرابە خزمەت دەکە ئێستا دێت دانیشەڵێ بە قورئانەکەم ڕەوانترکەم و جوانتر بخوێنم. بەڵام ئەوی کە ئێمە زۆر گرنگە لێرەدا ئاماژەی پێ بکەین مەسلەی دایکان و باوکانە کە بەڕاستی هانی مناڵەکانیان بن دڵخۆشییان بۆ بکەن هەدیان بۆ بکڕن ینی هەرچیەک بێت کە هانیان بدەن لەسەر ئەوەی کە لە دەوڕاتی قورئانە بەشداری بکەن. چکە بەڕاستی کە ئەو کاتە دێتە مزگەوت ڕادێ لەگەڵ کۆمەڵێک تەلەبەی ئەهلی مزگەوتە دێتە مزگەوت نوێژەکەی بە جەماعەتەکات کە دێتە مزگەوت ڕەنگە تۆ وەکو پێویست دەرفەتت نەبێ فێری نوێژی بکەی فێری کۆمەڵێک ئادابی جوانی بکەی فێری قورئانی بکەی بە شێوەیەکی ڕەوان و دروست چونکە حتا لەو دایک و باوکانی کە مناڵەکانیان نردووەڵێ ئێمە لە ڕێ ئەوانەوە خۆشمان توانیومانە قورئانەکەی خۆمان ڕەوان بکەین و ینی مناڵەکانیان بۆتەوە مامۆستای خۆیان سوپاس بخوای گەورە. ئەمجا ئێمە الحەمدولله دەبینین سوپاس بخوا کە دایکان و باوکان گرنگی بە ڕۆڵەکانیان دەدەن لەوەی کە دەیانهێنن بۆ مزگەوتەکان کە ئێستا الحەمدولله لە توانم بڵێم لە زۆرێک لە مزگەوتەکان ئەگەر لە هەمووشیانە بێت لە زۆرێک لە مزگەوتەکانە خولی هاوینە کراوەتەوە لە دوای لە بنکەکانی فێرکردن لە بەکردنی قورئانی پیرۆز لە دوای ئەوە لە ڕێکخراوەکان سوپاس بخوای گەورە. ئەمجا دەبینی باوکان مناڵەکانیان دێنن دایکان دەیانهێنن لە دەرس چاوەڕێیان دەکەن تا دەرسەکەی تەواوە بێ. من ڕۆژانە دەیبینم ینی خوشکان دەبینم جاری وە هەیە 20 کەس 30 کەس هاتووە لە شوێنێکە لە حەوشەکەی دانیشۆ چاوەڕی مناڵەکەیەکە ماوەی 2 سەعات مانەوێتە ئەم کەسە زۆری پێخۆشەکەوە مناڵەکەی بێنێ بۆ شوێنێکی ئاوە. جا بەڕاستی ئەم کەسە کە بێرەکاتەوە لەوەی کە بەڕاستی هۆکاری سەربەرزی دنیا و دواڕۆژی مناڵەکەی ئەوەیە کە بەڕاستی دەست بگرێ بە قورئانی پیرۆزەوە. چونکە ئێمە دڵنیای لەوەی کە قورئان هیچ ئینسان هیچ مرۆڤێت توش شتی خراپە ناکات شتی باشی فێرەکە شتی جوانی فێرەکە ئەخلاقی جوان وەکو ئێمە بە فێرخوازەکان کە کۆیان دەکەینەوە پێیان دەڵێن ئێمە دەبێ بزانین ئەم قورئانە کە دەیخوێنینەوە فەرمانی چیمان پێکە فەرمانمان پێکە ئێمە چاکەکار بین لەگەڵ دایک و باوکمان فەرمانمان پێکە کەوا ڕازگۆبین فەرمانمان پێکە کەوا درۆ نەکەین ڕێز لە یەکتر بگرین کەس مرۆڤێکی چاک بین بەسوود بین لە نێو کۆمەڵگەدا. ئێمە ئەم معنا گشتیانە بۆ فێرخوازەکانمان باز دەکەین لەبەرەوە کاتێک لە دوای وانەی دوای ئەمە پرسیاریان لێ دەکەین دەڵێن بۆ منت لە فێرخوازەکان ئێوە چۆنن لەگەڵ دایک و باوکانە فێرخوازەوەی دەڵێ وەڵام من کە دەڕۆمەوە دەستی دایک و باوکم ماجەکەم ئەوتر دەڵێ کە ڕۆمەوە من سڵاویان لێکم ئەوتر دەڵێ من ڕازگۆم درۆ ناکەم تەماشاکە ئەم وشانەی کە تۆ پێدوتووە کاریگەری لەسەری هەبوو. دوایەوە دایک و باوکان کە ئەڵێن بەتایبەت ئێمە جەدۆلێکمان دروست کرده بوو خشتەیەک کە ئەمە پێنج نوێژەکەی تکتیا بوو و حتا کاتی سعیکردنی قوتابخانەی تێدا بوو و کاتی نان خواردنی تێدا بوو و کاتی خەوتنی تێدا بوو و حتا گەرەو منداڵە بۆ نمونە ئەم مۆبایلشتە کە جارێ بۆتە یعنی ئەوە نییە بڵێ تۆ بڵێ بەکاریمێنە هەر بەکاری دەهێنە لە ڕۆژێکە چەندێک بەکارێنە کاتێک ئەم بەرنامانەمان دانابوو
لە ژێستە پەرشتی دایکە یان باوکە شەوانە دەبوو سەحی لەمانە باە لە نوێژەکانی لە کاتی نان خواردنی لە کاتی سەحیکردنی لە هەموو ئەمانە تەماشاکەی دایکان و باوکان زۆریان پێخۆش بوو ینی دەستخۆشیان لێکردیان و هیوادارین لەسەر ئەو بەرنامەیە بەردەوام بچکە ئێستا کاتی خەویان ڕێک بۆتەوە کاتی نان خواردن و سا دەدوو لە نان بخۆ نهات ینی تۆ تەواو بی ئینجا هاتە سەر سفرەکە ماوەیەکی زۆر چەندین سەعات موبایلی بەکارهێنێ سە دوای سەعات خۆی بەکاری ناهێنێت اینجا کاتی سەعیەکانی دەنووسی ئەمجا ئەگەر ئەمانی نەکردای بە دایک و باوکی بووتایە تۆ سەحەکەم بۆ لێبەی و ئاخر نابێ ڕۆڵ ئەمە درۆیە ئێمە خوای گەورە پێی ناخۆشە ئێمە درۆ بکەین تەماشاکە لە زۆر لایەن و ئەم مناڵە پەروەردە بوو یعنی ئەو بۆ دەرسی قورئانی ناردووە بەڵام لەو لاوە تەماشاکەی پارێزگاری لە نوێژەکانی کا گۆڕایڵە بۆ دایک و باوکی ینی کاتێک کە تۆ ئەم بەرنامانەی بۆ دانی چکە بەڕاستی بەرنامەی قورئان زۆر زۆر فراوانە تۆ هەر لە سورەی ناسەوە تەماشاکەی کۆمەڵشتی فێرەکەی لە سورەی فەلەقەوە کۆمەڵشتی فێرەکەی لە سورەی ئیخلاسەوە کۆمەڵشتی فێرەکەی دایمە ئەم تەلەبانە لە عیبادەتێکی زۆر گەورەدان لە خێرێکی زۆر زۆر گەورەدان لەبەرەوە بەڕاستی هەر دایک و باوکی گەر حتا ئێستاش بەڕاستی کەم تەرخەمی کردووە لەو بابەتانەدا وەک بەڕێزیش داماژەت پێکرد بەڕاستی یعنی کاتی دەوامی قوتابخانەش ئێستا الحەمدولیلا لە ئەو شوێنانەی قورئان کاتی دەوامی قوتابخانەش هەر دەرسی قورئان هەر هەیە بەڵام لەو کاتانە دەبێتە هەفتەی یەک ڕۆژ لە ڕۆژەکەیشا دەبێتە 2 ساعت بەتایبەت کەسە شەمان بۆ منە دەوام نەبووە لە ڕۆژێکی ئاوا دەرسی مناڵەکەی دەتوانێت دابنێ لەبەرەوە لە ئێستەوە کە مناڵەکەی دانا بەرنامەی بۆ دابنێ کە ئینشاءڵڵا لە کاتی قوتابخانەش هەبەر دەوام بێت مامۆستا جگەلەوەی کە ئاماژەشت پێکرد کۆمەڵێک ڕێکخرا و بنکی فێرکردن هەن کە جی خۆشحاڵیە بەڵام سوپاس بخۆی ئەمە لە شار و شارچکان لە هەرێمی کوردستان کۆمەڵک مزگەوتی زۆرمان لە گەڕەکەکانە هەیە مامۆستای بەڕێزی ئاینی سەرپەرشتی ئەم مزگەوتانەکەن تا چەند گرنگە منداڵێک ئەگەر بەهۆی دووری بێ بۆ ئەو بنکانە بەهۆی ئەوەی کە لە ڕووی مادیەوە نەتوانێت پاس و تەکسی و سیارە بگرێ بۆ مناڵەکەی هاتوچوی پێ بکە تا چەند گرنگە مامۆستایانی ئاینی بە درێژایی ساڵ بەتایبەت لەو کاتانەی کە پشووی هاوینە دەرگای مزگەوتەکان واڵا بکەن ینی مامۆستای بەڕێزی ئاینی تەنها ئیشی ئەوە نەبێ بێ بۆ مزگەوت نوێژی جەماعەت بۆ خەڵکێک بکە و بگەڕێتەوە دەرگای مزگەوت واڵاکە حجرە بکاتەوە بنکی فێرکردن لە بەرکردنی قورئان بە درێژایی ساڵ بکاتەوە تا چەند ئەمە ئەرکێکی گرنگە لەسەر شانی مامۆستانی بەڕێز بەڵێ تەبان قسێکی زۆر جوانە ئەمە حتا لە ئەوقاف ینی ساڵانە بۆ خۆیان داوا ئەکەن لە مامۆستاکان بۆ خۆیان داواکەن تکە ئەکەین مامۆستانی بەڕێز لە مزگەوتەکانە خولی هاوینە بکەنەوە و ینی ئەمری بڵێن ئیداریان بۆ دەرەکەن بە شێوەیەکی ڕسمی لە ناو هەموو مزگەوتەکانە جا ئەمە بەڕاستی خۆی ئەرکی مامۆستای ئاینی ئەرکێکی زۆر زۆر گەورە و گرنگ و پیرۆزە جا ئیشەکەیشی تەنها لە ناو لە نوێشکردن و تەنها لەوەدا بەڕاستی کورد نەکاتەوە مەسەلەی خزمەتکردنی قورئان و ئەهلی قورئان و چکە بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمێ ئەهل القورئان ئەهل الله وخاصته لە ناو خەڵکیە ئەوانەی ئەهلی قورئانن خەڵکانی تایبەت و هەڵبژێرداوی خوان ئەوانەی کە لە خزمەتی قورئانی پیرۆزان جاکە ئینسان خزمەتی ئەمانەکە خزمەتەکەی بەڕاستی زۆر زۆر گەورە و پیرۆزە لەبەرەوە مامۆستانی بەڕێز لە مزگەوتەکانە گرنگی بدەن بە ئەم خولانە کەوا دەکرێتەوە بە تایبەت ئێستا الحەمدولillah ئەو شوێنانە زۆرن کە بۆ قورئانە بەڵام ئەوەی کە زۆر زۆر بەڕاستی یعنی جێی دڵخۆشیە جێی دەستخۆشیە کردنەوەی بنکەکانە بۆ چونکە بنکەکان لە ناو مزگەوتەکانایە یعنی ئیشی مزگەوت بۆ ئەوەی تەنها هەر ئەوە نەبێت کابرا نوێژەکەی بکات و بڕۆت ئەم بنکانە لە ناو مزگەوتا کراوەتەوە کە ئەگەر کەسێک بیەوێت لە ناو مزگەوتا بنکە هەیە لە ناو مزگەوتا حوجرە هەیە یعنی تەماشاکەی ئیشی خۆیەکە مزگەوت بەڕاستی تۆچی ینی بۆ مزگەوتی تەماشاکەی نیو سعاتی ماوە بۆ نوێژ دەرگای مزگەوت نەکراوەتەوە نزیکی نوێژ دەرگا ئەکرێتەوە نوێژ تەواو دەرگای مزگەوت داخرێت بەڵام کاتی مزگەوت کە یعنی کراوەتەوە بەڕێی موسڵمانانە بەڕووی نوێژ شوێنانە بەڕووی ئەوانەی کەوا دێن قورئانی پیرۆزە خوێنن ینی بەڕاستی تۆ جارێت دەچیتە مزگەوت ناو مزگەوتێک ئەو هەموو خەڵکە بینی تەماشاکەی 10 مناڵی تیانە 20 مناڵی تیانە اینجا دەڕۆیتە دەرەوەی مزگەوت بڕۆ لە ساحەکەیە لە پارکەکەیە لە جادەگای تەماشاکە هەمووی مناڵە هەمووی شەڕەشەقەکە و هەمووی یاریەکە و بەس ئەم مناڵانە بۆ لە مزگەوت غایبن بەڕاستی منە لە نزیک مزگەوتی خۆمان هینێکی تایە شوێنی پارکی سەیارە
ئەوە کە یعنی دەچم بۆ مزگەوت جاروات دەبینم مناڵەکان لەوێ فێرخوازەکان خەریکی خوێندنی قورئان و لە دەرەوەش مەجموعەیەکی تر خەریکی تۆپێن و یاری و ینی جاری ئەمانێمە هەنێک گلەیان لێەکەین دەڵێن کاکیانێمە دەڵێن بۆنە منە بە کراسی سپیە وەرن وەکو پێویست جێبەجێ ناکەن یا جاری وایەت ئەخێرە من جاری وای غایب بن بەڵام ئاو کە ئەو دیمانانە ژەبینی زۆرت پێخۆشە کە سواز وەڵێ بەس نیەمانە ڕویان کردوتە مزگەوت و هاتون بۆ خزمەتی قورئان. ماوەسایان لە ئەسنای قسەکانمانە دیمەنی مزگەوتەکەی ئێوە فێرکردنی قوتابیان پیشانەدرا. ویستمەوە بپرسم ئیحساسی ئێوە چۆن چۆنیە لەگەڵ منداڵاندا کاتێک کە فێری قورئانی پیرۆزە بن یاخود ئەوان چۆن چۆنیە تا چەند پێیان خۆشە تا چەند ئەو دەستە جەمعی مناڵان هەڵبەت کە ئەوە مناڵێکی زۆر بێ حتمەن ئەبێتە چاولێگەری مناڵەکانی دیکەش و پێیان خۆشە فێری قورئانی پیرۆز ببن. بەتاکید تەبعەنەوە دۆستایەتی و خۆشەویستێکی زۆر یعنی دروستەکە لە نێوان مامۆستا و واو فێرخوازە خۆشەویستانە. جاروان من بۆ نمونە بۆ مناسبەیەک بۆ شتێک یعنی بەگەڕێکی لەو گەڕەکانی خۆمان نادەڕۆمیا دەچم تا بازڵاکەیە دەچم بۆ شوێنێک ئەو مناڵانەی کە بڵێن لامانن لە دەرس هەمووی دێمام و ساچۆنی ینی دێن تەوقعەکەن و لە ناو مزگەوتا بە هەمان شێوە ینی شتێکی زۆر خۆشە. اینجا کاتێکیش کە دێن بۆ دەرس ئەمەیتر ناو بەناو جاریوا شەربەتیان بۆ کردین جاریوا کێکیان بۆ کردین جاریوا هەیە بڵێن بۆ تەلەبە کچەکان جانتامان بۆ کڕیون جاریوا هەیە مۆتا و ساردەمەنی ئاوا ئیتر چی لە تواننا هەبێت و لە دەسەڵاتە هەبێت. یعنی الحەمدولillah پەیوەندیەکی وا دروست بووە کە جاری وا هەیە ینی حتا هەندێک کێشەی خێزان هەیەمە الحەمدولillah یعنی مناڵ لەگەڵ دایک و باوکیان لەگەڵ خوشک و برای خۆیان سواز بخوا دێن بە ئێمە چارەسەرێکن دەڵێ وڵای مامۆستا و مناڵەمانیا و کوڕەمانیا و کچەمان لەوێ بەڵام کێشەیەکی هەیە ئاوایە ئێوە هەوڵ بن بە عاقلانە و بە حەکیمانە بە شێوازێکی وان ئیتر تۆ تەلەبە بانگەکەی کۆمەڵێ پرسیاری لێکەی وردە وردە تا لێ نزیکە بیتەوە اینجا دوایەوە هەستەکەی کە ئەو کێشە هەیە هەوڵەدەی بۆیان چارەسەرەکەی ئەویش لەو پەیوەندیەوە الحەمدولillah دروستە بێ کە لە نێوان دایک و باوک و مامۆستا و فێرخوازەکان و مامۆستا هەیە. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە ئەم دایک و باوک کۆنتاکت و پەیوەندی هەبێ لەگەڵ مامۆستاکەیە. چۆ بەڕاستی ئێستا ئێمە تەماشاکە گەر دایک و باوکێک مناڵەکەی با بۆ قوتابخانە خۆی لەگەڵ ڕوا یعنی متابعەیەکە تا ئەندازەیەک بەڵام کاتێک کە ئێمە سەبوون منە ئەم ساڵ یعنی وا داوامان کروتمان فڵانە ڕۆژ ناوی فێرخوازەکانە نووسین پێویستە کات هەموو فێرخوازی دایکی یان باوکی بێت لە یەکەم ڕۆژەوە. ئیتر ئێمە نیوسعاتی قسەمان بۆ کردن باسی گرنگی ئەم کارەمان بۆ کردن باسی ئەوەمان بۆ کرد کە ئەم فێرخوازانە هەمویان دەفتەریان هەیە. بزانە بۆ من وەکو مامۆستای فێرخوازەکەت لە دوای تاوبوونی دەرسەکەی کۆمەڵی تێبینی بۆ ئەنووسم تۆ متابعەی ئەم تێبینیانە بکە و تۆش ئەگەر شتێکەتەیە لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنەوە دەتوانی پەیامەکەی خۆ بگەێنی بە مامۆستا بۆ منە بڵێ لە ماڵەوە سەعی ناکات یا لە ماڵەوە ئاوایە هەر شتێکی تری هەبێت ئەو کۆنتاکتە زۆر باش پەیوەندێکی هین هەیە ئەوەش کە تۆ ئەوەت کرد اینجا دایک و باوکی فێرخوازەکە تەماشاکەی ئەویش کاتێککە هەستەکە ئەو مناڵەکەی لەوێ ئیسفادەی کردووە جاروایە خۆی دێ دەڵێ مامۆستا بزانین چیمان پێویستە بۆیان جێبەجێ بکەین. دەستخۆش بە مامۆستاڵای لەوش گرنگترەوەیە کە دەڵێن کاتەکە تاو بوو ئەوانەی کە خوا پێداون هاوکاری ئەم بنکە و مزگەوت و ڕێکخراوانە بکەن ینی تەنانەت ئەگەر بە 5,000 بێ کەمنی وەک جەنابەت فەرموود 20 کێکەکە بۆ 20 مناڵ 10 شەربەتەکە بۆ 10 مناڵ زۆریان پێخۆشە یان بۆ کۆمەڵێک بابەتی فێنکەرەوانە ینی ئەوانەی کە مناڵیان نییە یا مناڵەکانیان گەورن و لەو بنکە و مزگەوتانە نین هەوڵ بن بەو سەدەقە جاریە بەشداری بکەنەوەش گرنگە. زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی مامۆستایانی سوپاس بۆی کە لەم تۆری لەگەڵ